تەواوی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و بەشێک لە فەرمانگەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە بینایی کرێدا مامەڵەی هاوڵاتیان و کاروباری میری بەڕێوە دەبن. ئەمەش بووەتە هۆی ئەوەی ساڵانە ملیارێک و 500 ملیۆن دیناری حکوومەت بە هەدەر بچێت. بەپێی خەمڵاندنەکان ئەگەر ئەو داهاتەی بۆ کرێ دەڕوات بۆ دروستکردنی بیناویەکەی ئیداری تەرخان بکرایە، ئەوە ساڵانە 5 بەڕێوەبەرایەتی یاخود فەرمانگەی لێ دروست دەکرا و لە ئێستاشدا گرفتی کەمی بینا و کرەی ماگانە لە سنوورەکەدا کۆتایی پێدەهێنرا. ساڵانە حدودی ملیار و نیوێک زیاتر کەمتر بۆ کرێی خانوەکان دەچێتەوەشیان بە سەبەبی ئەوەی سۆران سنوورێکی فراوانە 4 قەزا ئێستا 5 قەزا لە خۆی دەگرێت و هەروەها زانکۆی سۆران و پەیمانگای پۆلیتەکنیکیەکان لە چۆمان و لە سۆرانی شێ ئەوانە کرێکی زۆریان بۆ دەچێت و سەرباری بوونی بە ئیدارەشی کۆمەڵێک دەوایری تر کرایەوە ئەوانیش بە تاکید تا ئێستا بینایان نییە بینایان بۆ تا بینایان بۆ چا دەکرێت و شوێنیان بۆ تەرخان دەکرێت ئەوانیش ئێستا کرێچینە و پارێکی زۆرش بۆوان دەچێت بە تاکید باشتر دەبێت ئێستا لە پلانی کابینەی نوێمەوە ئێستا بەنیازن کە زەوی تەرخان کراوە لەبەری دێلیزیان ئیدارە بەرنامەیەکی وای هەیە کە زۆربەی زۆری هەم دەوائیرەکان لە شوێنێک کۆبکاتەوە هەمیش ئەقسامی داخلی دروست بکرێت شوێنیان بۆ تەرخان کراوە ئینشاڵە لە ئایندەیەکی نزیک دەتوانین ئەو مژدە بدرێت کە ئەو کریانە نەمین و بدێت بەڵام بە تاکید ئەگەر بینایی حکوم ببیت باشترە و داهاتیش وەکو خەرجیش لەسەر حکومەت کەمتر دەبێتەوە. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سۆرانیش کە خۆیان لە بینایی کرێدان دەڵێت ئێمە ئامادەین زەوی بۆ هەر بەڕێوەبەرایەتیەک یاخود فەرمانگەیەک دابین بکەین ئەگەر بیانەوێت بینا دروست بکەن. خۆی بەشێکی زۆری فەرمانکان و بەڕێوەبەرایەتی گشتەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەداخەوە لە کرێدان و ئێمە زەوی تەرخانکراومان هەیە کە کۆمەلگای کاتژێڕیە و هەر فەرمانگەیەک هەر بەڕێوەبەرایەتێکی گشتی پێویستی بە زەوی بۆ ئەگەر لەسەر بودجێ وەزارەتی خۆیان بۆیان دابین کرابێتن بۆی بینای دروست بکەن ئێمە ئامادەینە زەویان بۆ تەرخان بکەین. زیاتر لە 20 ساڵە ڕووبەری 70 نمزەوی بۆ دروستکردنی فەرمانگەکانی میری تەرخان کراوە بەڵام تا ئێستا بەشێکی زۆر لەو فەرمانگانە کرێچین و ساڵانە پارێکی زۆر لە بودجەی گشتی بۆ کرێ دەڕوات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.